لقال برس يالدرم كايا برلمانتاري أنقرة يبري جهبه لأنقرة في مشارد قلتو بيش بكين مشارة دست سكنا برپسن جهبه وهروها سكالا يالسر جهبه هاتية تومار كيرن برس يالدرم طب خيراتي سپاس شبو تفلیبونا تد کردستان 24 دست بکی بزن بین رجالو اف برپرسن جهبه یعنی دست حالات دا گندالن یانجی بابت سیاسته Öncelikle yarın 2 Temmuz Vallahi her vakit Mamak zaten katliamının yıl Sibey dönümü. 2 Temmuz'da Oradaki Komal tüm Kushi insanlara bir kez daha saygıyla Maldigaska kutluyorum. Hala katilleri bulunamamış. هر وەکو دەزانن ئەم کۆمەڵگە تا ئێستا کوژراوەکانیان تا ئێستا نەدۆزراوەتەوە وەڵامی پرسیارەکەت ئەوەیە ئۆپەراسیۆنێکی جددی بەرامبەر شارەوانەکانی جاپە هەیە بەڵێ بە ناوی گەندەڵی دەکرێتن بەڵام هیچ پەیوەندێکی بە گەندەڵی نییە خەڵک دەڵزانێت کە ئەمە بابەتی گەندەڵی نییە خەڵک دژی هەموو ئەمانەیە کە بە ناوی گەندەڵی دەکرێت وەکو دەزانن کە باس لەوە دەکرێت کە گەندەڵی لە نێو شارەوانەکانی جاپە هەیە بەڵام ئەمە ئاشکرایە کە هیچ زۆرە گەندەڵەیەک نییە بەڵکو سیاسەتێکی دیکەی لە دواوەیە کەس نازانێت کە ئەگەر یاسا بەتەواوی کاری خۆی بکات کەس ناتوانێت دادگا هەڵبێ بەڵام ئەمە ئاک پارتی سیاسەتی ئاک پارتی ئەمە بۆتە حاڵەتێک کە بەردەوامە لە کارەکانی بۆ سەر شارەوانەکانی جاپە دەزانرێت کە ئەمە گەندەڵی نییە بەڵکو سیاسەتێکە کە ئاک پارتی پەیڕەوی دەکات بەرامبەر جاپە هەروەکو دەزانن ئەگەر سیاسەتمەدارێک بەرامبەر بم زوڵمانەدا دژی ئەو کەسانەیە کە وای بۆ دەمێنێت مەترسیە بۆ سەریان زۆر باشە بەرەس یالدرم ئەگەر بابەتێکی سیاسیە یان دەسەڵاتە ئاک پارتیە ji بۆ لاوازکردنا جهپێ بۆچی جهپە یا بێدەنگە بۆچی بەریانەها لە دەما گرتنا سەرۆکێ شارەوانیە ئەستانبولێ ئەکرەم ئیمام ئۆغلۆ دەمێکی هاتن سەر جادەی و دەنگی نەڕازیبوونی نیشاندان پشتی دەمێکی هەمی کەس بەگەریانە ماڵا خوا یعنی جهپە بووەکە پێویست دەنگی نەڕازیبوونێ شێوەیەکی مەدەنیانە دەنگی خۆ ناگەیەنیتن جاپە لەم بابەتەدا کاردانەوەی هەیە هەر وەکو ئێوەش باستان لەوە کرد نوێنەریمان کاندیدمان بۆ سەرۆکاتی کۆمار بەڕێز ئەکرەم ئیمامۆغڵو وەخو لە سەتەمی ڕۆژدایە دەچێت کراوە 11 سەرۆک شارەوانیمان لە زینداندان چەندین بەرپرسی دیکەمان لە زینداندان 54 کەسی دیکە کە لە نێو جاپەدان بەرپرسی باڵان لە زینداندان وەکو دەزانن ئەم ڕۆژ سەرۆک شارەوانی ڕابردووی جاپە ئیزمیر دەچێت کرا بەڵێ منیش لەگەڵ ئەوم کە ئەمە بەس نییە بۆ کاردانەوەکان دەبێت زیاتر بێت من باشە بکەم بەڕێز یالدرم جهپە نها پارتەکە بەهێزە دناوا تورکیەدا و گرەوێ لە سەرڤەیەکێ دکات بێژیتن دە هەلبژارتنên داهاتیدا هەم پارلەمانی هەم سەرۆکاتیە کۆمار ئەمێ بدەست بخین یعنی بۆچی وەکە پێویست ناکەویتن ناڕژیتە سەر جادەیان سەر کۆڵانان داخەزە مافێ خۆ ناکەتن ئەندام و ئالیگر و حەژێکەرن جهپێلکیڤەنە ینی بڤی ئاوایی بچیتن و ئەگەر ئەف سکالای هاتیە تومارکردنجی لەسەر ساختەیی یا 38مین کۆنگرەیە جهپێ دبە جهپێ بێ هەلوەشاندن کۆنگرەیاوێ منیش دەمەوێت باس لەوە بکەم باسی ئەوم دەکرد هەر وەکو دەزانن بەڕێز ئەکرەم ئیمامۆغڵو لە سەتەمین ڕۆژدایەکە دەژێر کراوە ئەمڕۆ لە سەرڕاستخانەدا خۆپێشاندانێکی بەرفراوەمان هەیە هەر وەکو ئێوەش باستان لێەوە کرد بەڕێز ئەکرەم ئیمامۆغڵو واتە سەرۆکی گەورە شارەوانی ئیستانبول بەرامبەر تا ئەوەی کە دووبارە ئازاد دەکرێتەوە بەڕێز ئەکرەم ئیمامۆغڵو خۆپێشاندانەکان دەبێت بەردەوامی پێ بدرێت من لەگەڵ ئەوەدەم ساندیکاکان کۆمەڵگاکانی مەدەنی لایەنگرانی جاپە پێویستە هەموو ئەمانەی کە لەگەڵ ئاشتیدان دەبێت کۆ بنەوە لە بەردەم سەرڕاستخانەدا و بەڵێ ئێوە ڕاست دەکەن پێویستە ئەمە بەردەوام بێت خۆپێشاندانەکان بەردەوام بێت تا ئەکرەم ئیمامۆغڵو ئازاد نەکرێت نابێت خۆپێشاندانەکان کۆتایی پێ بهێنرێت تا ئەنجامێک بەدەست دەهێنێت باشە ئەگەر لە هەشتی ئایلۆرێ
کو دادگاه اف سکالای بریار سکالای گرینامه لسر کنگره جهپ هاتیه دان لهشت ایلول بریار بهت دان بجن اف کنگره کا ساخته و به حلوشاندن وی دمی حلوسته و چی بیتن وکه جهپ هین وی چی بکن آمادن پابندی بریار دادگاه بن Şöyle bir şey, بەڵێ karar verdikten sonra دوایەوەی دادگا بڕیار دەدات deme şansınız yok. ئێمە هیچ ئەوەکمان نابێنێت هیچ شانسێکوانمان نابێت کە بە بڕیاری دادگا ئێمە Verirse versin. لەگەڵیدا دەبین پێویستە لەگەڵ بڕیاری دادگا دەبین بەڵام پێویستە جاپە یەکگر بێت لە نێو خۆیدا پێویستە جاهپا لە نێو خۆیدا یەکگر بێت بۆ ئەوەی هەموو ئەو یاریانەتێک بدات کە بەرامبەر جاپا ئەنجام دەدرێت پێویستە ئێستا ئۆزگور ئۆزەل یەکگرتووی نێو حزبەکەی یان پارتەکەی پێک بهێنێت پێش ئەوەی کە هەشتی ئەیلول بێت یەکگرتوویەک یەکگڕیسێک لە نێو حزبەکەیدا دروست بکات بۆ ئەوەی دشی هەموو ئەو یاریاندا بێت وەکو دەزان کەمال کردار ئۆغڵو هەروە چەندی ئەندامی دیکە هەیە پێویستە لەگەڵ هەموو ئەمانەدا ئۆزگر ئۆزەر کۆ بێتەوە بەرامبەر ئاک پارتی کۆ بنەوە و یەکڕێزێک دروست بکەن تا یاریەکانی دەسەڵات تێک بدەن بۆیە من لەگەڵ ئەوەدام لەگەڵ یەکبووندا دەتواندرێت هەموو ئەو کێشانە چارەسەر بکرێت کە دروست دەکرێت بەرامبەر هەر پارتێک یاخود جاپەدا جاپا بۆیە دەبێت لە نێو خۆیدا بە یەکڕێزی نێو خۆی ئەم پرسانە چارەسەر بکات بەردەوام بێت لە خەباتی برسی الدرم تو خوشی دزانی کنه ها لترکیه جبلی و مجاره گرتنا برپسین جهپی و ایتر کنگره جهپی کو مجاره کا گرنگه مجاره کادن جهه مجاره آشتیه یا آشتی و چارەسەریە پێواشۆ آشتی و چارەسەری کو لە تورکیا نەها دەست پێکریە و جهپیژی پشگیری دەدەوێ مجاره یعنی اف ببرن اف گرتنا برپسین جهپی و سکالا لسر کنگره جهپی و دروستکردنا کێشا di nava CHP da hiç bandoriyek karîgeriyek li ser vê pêvajoyê durist diketin pêvajoya aştî û çareseriyê û hin çawa temaşayê vêyekê dikin Şimdi Cumhuriyet Halk Partisi بەڵێ هەروەکو دەزانن جاپا پارتێکە کە 102 ساڵی بەشێکیان کە دەستگیر کراون سەر ڕێوەی کە دەستگیر دەکرێن بەڵێ ئێمە ناڕازین بەرامبەر ئەوانەدا بەڵام کێشەی سەرەکەی تورکیادا کێشەی سەرەکەی تورکیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاشتیە بۆ ئەوەی کە ئاشتی چارەسەر بێت ئاشتی بێتە ئارەوە چەندین ساڵە جاپا ئەوە دەڵێت و هەنگاوینەوە بۆ ئاشتی بۆیە چارەسەرکردنی ئاشتی نابێت تەنها بەمە هەبە بەڕێوە بدرێت جاپا وەکو ئەوەی کە تاکە بابەتێک بێ لە ڕۆژەفدا جاپە بەردەوامە لە کارەکانی بۆ ئەمە بەڵێ لە هەشتی ئەیلولدا ئێمە دادگاییمان هەیە بەڵام یەکی ئەیلول ڕۆژی ئاشتیە ئێمە لەگەڵ ئەوانە دەن کە ئاشتیان دەبێ ئێمە یەکڕیسین لەگەڵ ئەوانەی ئاشتیان دەبێ پێویستە لەگەڵ ئەوانەدا داوای ئاشتی بکەین بۆ ئەوەی بە یەکڕێزی هەمووان لە تورکیادا بژین ئێمە وەکو کۆمەلگای تورکیا یاخود هاوڵاتیانی تورکیا ئەوەی لە جەهەپە بەسەری بێت دەکاتن بۆ ئەوەی ئاشتی بێتە ئاراوە لە تورکیادا بۆ ئاشتی و بۆ دادوەری بۆ دیموکراسی لە تورکیادا لە هەموو کێشەکانی تورکیادا جەهەپە هەم بەردەوام کارەکانی خۆی دەکات و نەخشە ڕێگای هەیە بۆ ئەمانە بەڵام بە پێچاوانە ئەگەر ئەمانە نەکرێت بەداخەوە تورکیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست کێشەکان زیاتر دەبێت و هەروەکو جەهەپە و لایەنەکانی دیکەش ناتوانن چارەسەر بکەن ئەم کێشانە ئێمە ئاشتی دەهێنین بۆ تورکیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست برس یلدرم کایە پەرلەمانتاری ئەنقەرەیە بەرێ جەهپێ کل ئەنقەرێ بە شێوەیەکی ڕاستەخۆ بسپاس بە لەگەڵ مەموو یەلێکی سپاس